بابەتێکی گرنگە چووکە ساڵێکە باسی لەسەرەکرێت چالاکی زۆری بۆ ئەنجامدرا چی چالێکی خۆپیشاندان بێت چی چالێکی پرۆتستکردن بێ ئەمانە هەموو ڕێکارێک بوون بۆ ئەوەی ئەو گەمارەیە لەسەر کەمپی مەخمور لا بچێ. ئێمە زانین یعنی هەر کەمپێک لە کەمپەکانی جیهان لە هەر شوێنێکا بێ نەتەوەیە گرتووەکان سەرپەرشتیەکە یعنی UN سەرپەرشتیەکە. بەڵام بەداخەوە هەڵبەتە دوای شەڕی داعش بە ڕێنمایەکانی با بڵێن تورکیا بۆ پارتی دیموکراتی کوردستان و هەروەها UNیش دەسەڵگرتنی UN لە کامپەکە ئەمانە گرفتێکی بۆ کامپەکە دروست کردووە بۆ کەزانین کە با بڵێن پارتی دیموکراتی کوردستان هەر لە خۆوە ئەو هەنگاوە نانێ بەڵکو پارتی دیموکراسی کوردستانێکێک لە جێبەجێکردنی با بڵێن ڕێنمایەکانی تورکیا دەوڵەتی تورکیا و میتی تورکیا لەسەر کامپی مەخمور لەسەر کامپی مەخمور کامپی مەخمور نزیکەی 12,000 کەسی تێدا یعنی لە مناڵ و ژن و گەورە و پیا و پیر و هەموو جۆرەکان لە با بڵێن کەسایەتی تێدا هەیە بۆیە ئەم جێگایە کەواتە جێگای نیشتەجێبوونە تورکیا دەستی بگاتە ئەو جێگایە تەنانەت نەک بەس مەسەلەی گەماراودان بەڵکو بۆ چەندەها جارە دانیشتووە بۆ ینی بردومانکردنی ناوچەکە یاخود کامپی مەخموری ئەنجام داوە ئەم بردومانەش بۆتە هۆکاری شەیدبوونی کەسانی سیڤیل جێبەجێکردنی پلانەکانی تورکیایە بەڵکو ئەمانە بە چۆن بڵێ ئەمریکی تورکیایە بە ڕێنمایی تورکیا بە ئەمری تورکیای کە پارتی دیموکراتی کوردستان هەر لە خۆوە ئەو کارە ئەنجام نادا مەسەرەن تەنانەت شەنگالیش ماوەیەک با بڵێ گەماروی لەسرە بوونیان هێڵە هاتوچۆ لە دهۆک و زاخۆ ئەنجام بدرێ ئەمانە هەر هەموو جێبەجێکردنی پلانەکانی دەوڵەتی تورکیایە باشە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە بۆتە حکوومەتێکی تاکلایەنە حکوومەتێک کە تەنها حزبێک دەسەڵاتی گردووە بەسەر هەموو جمگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە تەنانەت زۆری نەبەکارهێنێ ئێستاکە لە تەنانەت لە پەرلەمانە زۆری نەبەکارهێنێ لە حکوومەتە با بڵێن هیچ ڕێگایەک بە حزبێکی تر نادا بەشداری بکات تەنانەت لە هەڵبژاردنەکانیشە ڕێگا بە چەند حزبێک بۆ نمونە تەبگەری ئازادی ڕێگای نەداوەکەوە بەشداری با بڵێ هەڵبژاردنەکانی ئەو ساڵانەی پێشوویان هەڵبژاردننی پێشوو بێ ئەمانە هەموو ینی ئامانجیان ئەو ئەنجامەیە کە تاکڕەوی پارتی دیموکراتی کوردستان ڕائەگەیەنێ کە وەکو باسم کرد ئێستاکە لە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر با بڵێ پەرلەمانتارەکان ئەمانە هەموو هۆکاری تاکڕەوی پارتی دیموکراتی کوردستانە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە مەسەن ئەبینین تەنانەت هەموو بڕیارەکان پارتی دیموکراتی کوردستان ئەیدا تاکوتەرە هەڵوێست هەیە بۆ نمونە مەسەرەن ئەندامی حزبێک یاخود کەسایەتیەک یاخود پەرلەمانتارێک بە تەنها با بڵێ ئێمە ناتوانین هەموو شتێک بسڕینەوە وەکو تاک با بڵێن لێدوانیانداوە بەڵام وەکو حزبێک لەو حزبانەکەوا لێدوان بدەن و ئەوە شەرمەزار بکەن بەداخەوە ینی حزبەکانی باشووری کوردستانش ئەو بێدەنگیان هەڵبژاردە چونکە کەوتونەتە ژێر تەسیری پلانی کاریگەری پلانەکانی دەوڵەتی بڵێم پارتی دیموکراتی کوردستان چونکە تەنانەت هاوبەشیان لە ناو حکوومەتە ئەمە شێکێکە لە هۆکارەکانی کەواوە ئەکات ئەو بێدەنگی هەڵبژێرن چونکە لە پشکەکانیان کەمە بێ وەکو باسم کرد پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لەو با بڵێن حزبانەی کە تاکڕەوە ئێستاکە لە هەرێمی کوردستانە چونکە زۆرینەی پەرلەمان پارتی دیموکراتیەکە زۆربەی پارتی دیموکراتی کوردستانە و زۆربەی با بڵێ دام و دەستگاکانی حکوومەت بۆ نمونە دەسەڵاتی پارتی پێوە دیارە تەنانەت ئەگەر و بێت و ئەمڕۆ سێرکەین خۆپیشاندانەکانی ئەمڕۆ چونکە پێشتر ینی خۆپیشاندانەکانی دێنێ پێشتر با بڵێن لە سلێمانی هێزە ئەمنیەکان کە بڕیاریاندا بوو کە هیچ کاتێ هێرش نەکەنە سەر خۆپیشاندانان بەڵام وەکو ئەزانین بە چۆن بڵێ بە ڕێنمایەکانی پارتی دیموکراتی کوردستان کەوا ئەکات هێرشێکی گەورە بکرێتە سەر خۆپیشاندەرانی شاری سلێمانی بۆیە مەسەرەن کامپی مەخموری شێکێکە لەو هۆکارانەی کەوا پارتی دیموکراتی کوردستان هۆکارێتی کەوا ئەو گەمارەی بخاتە سەر کەمپی مەخمور هەم لە نەچوونی خواردن هەم وا بکات کە ئەو کامپە کە کۆمەڵێک لەوانە لەو کەسایەتیانە لە ناو هەولێرە ناو سلێمانیا لە جێگاکانی ترا کار ئەکەن بۆ بژێوی ژیانی خۆیان تەنانەت داودەرمان ینی گەیشتنی داودەرمانش بەداخەوە ناگاتە کامپی مەخور تەنانەت لە ڕووی دەرمانەوە لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی با بڵێن داراییەوە ئابوووریەوە با بڵێن لە ڕووی خۆراکەوە ئەمانە هەموو گرفتن بۆ کامپەکە کەواتە
چۆن بڵین هاوبەشیکردن لە جینۆسایدێکە ئەمە چونکە با بڵین ئەمفالیش دیسانەوە جینۆسایدێ بوو لە جینۆسایدەکان کەەوە با بڵین کرابووە سەر با بڵێ گەلی باشووری کوردستان یاخود ئەگەر بێت و ئێمە لە 91 یعنی پارتی دیموکراتی کوردستان ئەبێ بیر لەوە بکاتەوە 91 لە دوای 91ەوە حکوومەتی عێراق کە ڕژێمی لە ناوچووی سەدام حوسێن ئەو کاتە کە گەمارەیەکی گەورەی خستبووە سەر باشووری کوردستان بەگشتی ئێمە هەمومان ئەزانین کە ئەو دەمە باشووری کوردستان لە چی بارودۆخێکا بوو باشە ئێستاکەش کامپی مەخمور بە هەمان شێوەیە ماوەی یەک ساڵێکە هیچ شتێک هیچ خۆراکێک هیچ ماوادێکی پزیشکی هیچ بە هیچ شێوازێک لە شێوازەکان هیچ هاوکاریەک بۆ کامپی مەخمور ناڕۆ کەواتە ئەمەشە یەکێکە لە جینۆسایدکردنی گەلێک کە 11,000 کەس بێت نەجێگایەکە ئەتوانین ئەوەش ڕێک بخەین چونکە تاوان هەر تاوانە ئەگەر هەر کەسێک بیکە تاوانە هەر کەسێک ئەنجامی بدە چی پارتی دیموکراتی کوردستان بێت چی کاتی خۆی سەدام حوسێن بێت بەداخەوەکو باسمان کرد یعنی تاکڕەوی ئێستاکە لەوێ چونکە ئێستاکە پارتی دیموکراتی کوردستان زۆری نەبەکارێنە بەڵام بەداخەوە حزبەکانی تریش چی بە ئۆپۆزیسیۆنەوە چیش بە ئەو حزبانی کە بەشدارن لە حکوومەتە ئەوانەی کە ناوی خۆیان لێناوە کە ئۆپۆزیسیۆن بەداخەوە ئەوانیش بێدەنگن ینی ئەیانتوانی هەڵایەکی زۆر گەورە ئەیانتوانی دانیشتنێکی تایبەت ئەیانتوانی کارنامەیەکی تایبەت بە کامپی مەخمور ئەنجام بدەن بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەیبینین وەکو هێزە سیاسیەکان وەکو باسم کرد پەرلەمانتار یەکیەک تاکە توانی ینی لێدوانیان داوە یاخود ڕسوایان کردووە ئەو کارە بەڵام وەکو ئەوەی کەوا بێت و کارنامەیەک لە پەرلەمانی کوردستانە ئەنجام بدرێت لەسەر کەمپی مەخمور لەسەر داوای پەرلەمانتاران هەرچی پەرلەمانتارەکە بێت یاخود هەرچی با بڵێ هێزێک من لەوانەیە کە لە پەرلەمانە بوونیان هەیە چی بە ئۆپۆزیسیۆن نشەوە چی بە ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتە بەداخەوە ینی ئەوەی کە نەک تەنها با بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقیش بێدەنگە ڕاستە لە دوای لێدانەکانی ینی بەرجمانکردنی کامپی مەخمور کە حکوومەتی عێراقی یەکسەر تەواجودی هەبوو لە کامپی مەخمور بەڵام وای کرد کە با بڵێن حکوومەتی عێراقی بانگێشتی کۆنسڵی تورکیا بکە بەڵام هێشتا لەگەڵ ئەوەشە ئەو پێداگیریەکە کەواتە ئەبێ لێرە حکوومەتی عێراقیش هەڵوێستێکی جددی هەبێ چونکە تورکیا نەک تەنها مەبەستی هەولێرە نەک تەنها مەبەستی داگیرکردن نەک تەنها مەبەستی هێزێکە کە لە قەندی هەیە مەمەسەن بۆ نمونە نەک تەنها مەبەستی کە پەکەکەیە و ئەوانەی مەخموریشی بە پەکەکە شوبهاندەوە بەڵام ئەوانە هەمویان کەسی سیڤیلن بەڵکو با بڵێن تورکیا مەبەستی عێراق و با بڵێن تەنانەت لە ناو عێراقیشە چۆن ئەڵێن گەڕانەوە بۆ کاتی عوسمانیەکان مەبەستی مووسڵیشە مەبەستی مووسڵ و کەرکووکیشە بۆیە بۆ نمونە ئەبێ حکوومەتی عێراقیش ئەلەمەیە ئاگدار بێت چونکە وەکو ئەزانی کە با بڵێن تورکیا مەبەستێکی تری لە دواوەیە بۆیە مەسەرەن بێدەنگی حکوومەتی عێراقیش لەوەیە بێدەنگیەکی زۆر خەتەرە وای کردووە کەوا تورکیا بە هەموو جۆرێک لە جۆرەکان هەوڵی ئەوە بدات کەوا داگیرکاریەکانی زیاتر بکات یاخود لە ڕێگەی حزبەکانی باشوورەوە بۆ نمونە لە ڕێگای پارتی دیموکراتی کوردستانەوە هەژمونی خۆی لە ناوچەکەی زیاتر بڵاو بکاتەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەوەیەکەوە کامپێکی پەنابەری کە چەنەهای چەند ساڵە لە 96ەوە ئەو کامپە بوونی هەیە بەڵام بەداخەوە ئێستاکە لە ڕێگای پارتی دیموکراتی کوردستانەکە گەماوەرەیەکی زۆر قرسماوە یەک ساڵەکە خراوەتە سەر ئەو کامپە هەر کەسێک ئەگەر هەڵوێستێکی مرۆڤ دۆستی هەبێ یاخود مرۆڤبوون لە ناخیابوونی هەبێ ئەبێ هەڵوێستی بەرامبەر بە کامپی پەنابەران هەبێ بۆ نمونە گەربێت و باس لە کامپەکانی تری هەموو جیهان بکەین هەرچی ڕووداوێت لەو کامپانە ڕوو بدات ئەبێتە هەڵایەکی زۆر گەورە لە هەموو جیهانە تەنانەت ئەو دەوڵەتە یاخود ئەو جێگایە سزاش ئەدرێ لە هەندێک ڕۆیەکەوە سزاکان طبعا بڕینی ئەو بودجەیەکە ئەدرێ بۆ ئەو ناوچانە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئێمە حکوومەتی هەرێم نەحکوومەتە نەحکوومەتێکی چۆن بڵێ حکوومەتێکی ڕسمیە حکوومەتێکە کە بەداخەوەکو باسم کرد تاکڕەوە حزب بەڕێوە ئەبە بەڵکو با بڵێن حکوومەتێکی گشتگیر نییە دوو حکوومەتی ئیتیحادیش حکوومەتێکی زەعیفە حکوومەتێکی عێراقیش حکوومەتێکی زەعیفە بۆیە ناتوانێت لە ناوچەکەیە بوونی خۆی قاچی خۆی ینی لەسەر قاچی خۆی بوەستێ
توانای ئەوە نییە ڕوبەڕووی با بڵێن دەوڵەتانی دەوروبەر و داگیرکاریەکانی دەوڵەتی دەوروبەری هەبێ وەکو ڕۆشنبیران بەداخەوە وەکو باسم کرد ئەگەر هەر کەسێک لە ناخیدا مرۆڤبوونێک بوونی نەبوو ئەو کاتە ناتوانێت هەڵوەستێکی جدی بێت وەکو باسم کرد ینی ناتوان ئێمە هەموو شتێک بسڕینەوە چونکە زۆر لە ڕۆشنبیران لە کەسایەتی لە هەندێک با بڵێن ڕێکخراوەکان کە با بڵێ هەڵوێستیان هەبوو بەرامبەر ئەوە بەڵام وەکو گشتگیر وەکو کارتێکی فشار کە بە بەردەوامی چونکە ئێمە ئەزانی خۆپیشاندان و هەر فشارێک ئەگەر بەردەوامی نەبوو ئەو کاتە ئەزانین زوو شکستە هێنێ و دا ئەمریکای یاخود با بڵێن بەجددی وەرناگیرێ بۆیە ئەبێ هەڵوێستەکان زۆر جدیتر بن و خۆپیشاندانەکان یاخود فشارەکان بەردەوامی هەبێ لە UN با بڵێ سکاڵا لە UN و لە جنێف لەوانە سکاڵا بکرێت ئەوروپا بە گشتی کوردانی ئەوروپا ئەبێ هەڵوێستی جدیان هەبێ بتوانن کەوا فشارێکی گەورە بخەنە سەر ئەو هێزانە و تەنانەت لە بەردەم UN ئەتوانن با بڵێ مانگرتن ئەنجام بدەن ئەمانە هەموو جۆرە ڕێگایەکن بۆ ئەوەی بتوانێت کە فشار بخرێتە سەر UNش و دەوڵەتانی تریش بۆ ئەوەی ئەو گەمەرە لەسەر کەمپی مەخمور هەڵگیرێ